قۆڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل گەیشتەوەی کە دوێنێ نزیکەی 3000 ئامێری پەیجەری بێتە لە لوبنان و لە سووریا بتەقنەوە و هەزاران کەس بریندار بوون. لەگەڵ دکتۆر میشێل شەماعی شارەزای سیاسی لە بەیروت لەگەڵمە گفتوگۆ دەکەم. دکتۆر میشێل، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. سەرەتا ئەو پێشاتت چۆن دەبینن کە هێرشێکی لەو شێوەیە لە خۆ دەگرێت؟ سڵاو لە ئێوە و بینەرانتان، زۆر سپاس. لە سەرەتا ئەم هێرشە ئەلکترۆنیە جیاواز بووە، پێشتر هاوشێوەی نەبووە لە مێژوو لە جەنگەکان هەرگیز شتیوا ڕووی نەداوە. ئیسرائیلی دوژمن کاتێک ڕەتی کردەوە، کاتێک هۆکشتەی نوێنەری ئەمریکا ڕەتی کردەوە شەڕ فراوان بێت لە دژی لوبنان هەڵگیرسێت، گوتی چەند ڕۆژێک لەمەوبەر بە حکوومەتی ئیسرائیلی گوت ئێمە دەمانوێت کارەکان ئاسانتر بێت، ئیسرائیل ویستی کارێک بکات جیاواز بێت، هاوشێوەی نەبووە، لە ڕاستیشدا وا بوو هێرشێکی جیاوازی کردە سەر ڕێکخراوی حیزبوڵڵا. دەبێت جیهان هەموو شتێ بگات ئەو کەسانی باماز گیراون کەسانی سڤیل نەبوونە، بەڵکو ئەندامی چالاکی حیزبوڵڵان. ئەوان چەکدارن، سەربازن، سەربازیش دەکوژێت لە هەر شوێنێک بێت، لە خزمەت بێت لە خزمەت نەبێت، سڤیل بێت، ئەوان چەکداری حیزبوڵڵان. هێرش کرایە سەریان، هێرشێکی ئەلکترۆنی کرایە سەریان، هێرشێکی پێشێلکاری بوو بۆ سەر حیزبوڵڵا. ئەم دەوڵەتەی لوبنان کە بووەتە شوێنێک ئەو ڕێکخراوە چەکداریە تێدا نیشتەجێ بوو. باشە، ئیسرائیل بۆچی تا ئێستا بێدەنگە لە کاتێکە هەمووان پەنجەی تۆمەت بۆ ئەو وڵاتە ڕادەکێشن؟ هەمومان دەزانین کە لە ئۆپەراسیۆنەکانی شەڕەگەورەکان هاوشێوی ئۆپەراسیۆنێکی فراوان لەو شێوەیە هیچ وڵاتێک باشکرا بەشداری خۆی یاخود بەرپسیارەتی خۆی ڕاناگەێنێت، بەڵام کاتێک حیزبوڵڵا هێرشی کردە سەر وڵاتی دوژمن کە ئیسرائیلە، چەندین جار بەرپرسی باڵای حیزبوڵڵا تیرۆر کراون کە زیاتر لە 400 سەرکردە و فەرماندە کوژراون لە ڕێگەی سیخۆڕیکردن لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکان یاخود لە ڕێگەی تۆڕەکانی پەیوەندیکردن. تا ئێستا ئیسرائیل هیچ لێدوانێکی ئاشکرای نەداوە، نەک تەنیا لێدوانی ئاشکرای نەداوە، بەڵکو بە ئاشکرا ئەو توانایی خۆی ڕاگەیاندووە کە دەتوانێت سەرکردەکان بە ئامانج بگرێت. حیزبوڵڵاش بەم شێوەیە وەڵامی نەداوەتەوە و دەتوانێت وەڵامیشی بداتەوە، دەتوانێت بەو شێوەیە وەڵامی بداتەوە گەر بیت. هێرشکردن و وەڵامدانەوە ینی پێتان وایە کە پریشکی ئەم ئاگری شەڕەی نێوان حەماس و ئیسرائیل لە لوبنان زیاتر پەرەدەستێنێت؟ لوبنان دەبێتە قوربانی لەم نێوەندەدا؟ ئەوە ئیسرائیلی دوژمن بەنیازی ئەو کارەیە. حەزبوڵڵا باش تێدەگات ناتوانێت بە تەواوی بەرەنگاری ئەو دوژمنە ببێتەوە لە جۆری تواناکان لە ڕووی تەکنەلۆژیاوە لەو پێشکەوتنەوە کە ئیسرائیلی دوژمن هەیەی لەو چەکانی هەیەی، هەر لەبەر ئەوەشە هەوڵ دەدات وەڵامەکانی بە تەواوی خوێندنی بۆ کرابێت و نەبێتە هۆکاری هەڵگیرسانی جەنگ. بە پێچاوانەش ئیسرائیل ئەو کارە ناکات. ئیسرائیل هەوڵ دەدات جەنگ فراوان بێت، ئیسرائیل هەوڵ دەدات لوبنان و حەزبوڵڵا لەو شەڕەتێوە بڵێن پاساوێکی بکوش بداتە حەزبوڵڵا تا بەشداری لەو شەڕە بکات، بە هەمان شێوەش بۆ لوبنان. بەڵام بڕام وایە تا ئێستا ئیسرائیلی دوژمن هیچ مسۆگەریەکی نییە لەلایەنە وڵاتانە تا جەنگ لە دژی لوبنان هەڵگیرسێنێت، هەوڵ دەدات ئەمریکاش بێنێتە گۆڕەپانی شەڕ. زۆر باشە دکتۆر، هێشتا ئێران تۆڵەی کوشتنی ئیسماعیل هەنیەی لەسەر خاکەکەی نەکردوێتەوە کە ئەم هێرشەش ئەنجامدرا. پێتان وایە ئێران هەڵوەستی توندی دەبێت لە ڕێگەی چەکدارانی حیزبوڵڵاوە لە لوبنان؟
بڕام وە ئێران ڕەچاوی ئەوە دەگرێت کە دانوستان هەیە لەگەڵ ئەمریکا شانەوەی ئەو دوو کەشتی هەڵگرەی ئەمریکا بۆ ئەوە بوو تاوەکو ئێران تێبگات ئێمە ئەمریکا وەک وڵاتێکی زلهێز پشتیوانی لە ئیسرائیل ناکەین لە فراوانکردنی شەڕ و تۆ وەکو کۆماری ئیسلامی ئێران بۆتی مسۆگەر دەکەین بۆی دڵنیا بیت کە دانوستان بەردەوام بێت جگە لەوەی کە دانوستان لەگەڵ ئەمریکاشەیە بۆ هەمان شێوەش ئێران ڕاگەیەندراوە لە ڕێگەی خامنەییەوە بە ئێران ڕاگەیەندراوە کە دەبێ وەڵامی ئیسرائیل بدرێتەوە سەر کۆماری ئێران بەم دوایەیانە لە دوانێکیدا ئێمە وەکو ئێران نامانەوێت دژمنایەتی ئەمریکا بکەین هیچ دژمنایەتێکمان لەگەڵ ئەمریکانی ئەم دوو پەیامە ئەمەژە بەوە دەدات ئێران ڕەچاوی ئەوە ناگرێت بیەوێت وەڵامی ئەمریکا بداتەوە بەڵام ئەوەی ڕوودەدات ئەوەی بەنیازن ڕێڕەوەیکە بێت لە گۆڕەپانی جیهانی لە گۆڕەپانی نێودەوڵەتی دانوستان هەبێت تاوەکو ئاشتی هەبێت ئەوانیش ئامادەن هەموو قۆڵەکانی خۆیان ببڕنەوە یەکێک لەوان حەزب اللهە تاوەکو دانوستان هەبێت لەسەر گۆڕەپانی جیهانی و حەسەن نەسڕڵڵا ئەمینداری گشتی ئاگاداری ئەو پەیامانەیە و باشیش تێدەگات بەتەنیا بەجێ دێڵن لەو شەڕە ئێرانیش پشتیوانی ناکات ئەگەر ئەو پشتیوانیەشە بێت لەلایەن ئێرانەوە لەسەر بنەمای ئەو وەڵامە دەبێت کە لە مانگی نیسانی ڕابردوو بینیمان کاتێک ئێران چەندین درۆنی ناردە ئیسرائیل و هیچێکیان ئامانجیان نەپێکا. زۆر باشە دکتۆر لەم دۆ خاڵۆزە چاوەڕێی لە ئەمریکا دەکرێت؟ وەکو دەوڵەتی لوبنان چاوەڕێ هیچ شتێک نین لە هیچ کەسێک چاوەڕێی ئەوەی داوا لە حکوومەتی لوبنان دەکەین ئەرکەکانی خۆی بەجێ بگەینێت داوا لە ئەنجومەنی نوێنەرانی لوبنان دەکەین دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکات و هەروەها سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی لوبنان داوای لێ دەکەین ئێستا لەو کاتە دانیشتنێکی هەڵبژاردن دەست پێ بکات بۆ دانانی دانیشتنێک لە داهاتوو تاوەکو هەڵبژاردن دەستنیشان بکرێت دامەزراوەکانی دەوڵەت ڕێک بخرێنەوە تاوەکو حکوومەت بڕیارەکان جێبەجێ بکات یەکێک لەو بڕیارانە 1701 ئەویش بڕیارێکی نێودەوڵەتیە تاوەکو لوبنان لە ئیسرائیلی دوژمن پارێزراوە بێت و کۆتایی بۆ شەڕە وێرانکاریە بهێنێت کە لەسەر بەرد و مرۆڤ ڕاگەیەندراوە. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر میشل شەماعی شارەزای سیاسی لە بەیروت میوانی ئەمە بووی.